سڵاوتان لێبێ خۆشەویستان. بەرنامەی ئەمڕۆمان تایبەتە بە خوێنبەربوونی لووت یاخود لە ناو خۆمان داوا باوە پێی دەوترێت لووتپژان. لووتپژان چییە؟ لووتپژان بریتیە لە پژانی یەکێک لە ملوولەکانی خوێن لە ناوەوەی ڕێڕەوی لووتدا کە بە پژانی خوێن ناسراوە. هۆکارەکان زۆرن بۆ پژانی لووت. یەکێ لە هۆکارەکان بەهۆی بەرزی فشاری خوێنەوەیە یاخود بەهۆی بەرزی پلەی گەرماوە کە زۆر جار لە هاویناندا ڕوودەدات، یاخود ئەکرێت کەسەکە بەهۆی ئیلتیاباتێک یاخود هەوکردنێک لە ڕێڕەوی هەوا یاخود لە نێو لووتیدا دروست و بێتە هۆی لووتپژان، یاخود هەندێک جار بەهۆی زەربێکی دەرەکیەوەیە دەبێتە هۆی پژانی لووت. بە شێوەیەکی گشتی لووتپژان جێی مەترسی نییە و باشکردەی فریاگوزاری سەرەتایی پژانی لووتەکە دەگرسێتەوە و خوێنبەربوونەکە دەوەستێتەوە. بیرمان نەچێت لووتپژان بە زۆری لە منداڵدا باوە و هیچ کام لە خوێنبەربوونەکان جێگەی مەترسی نییە، چونکە خۆشبەختانە بە فریاگوزاری سەرەتایی زۆربەی خوێنبەربوونەکان دەگیرسێتەوە. فریاگوزاری دروست بۆ لووتپژان بریتیە لەوەی کەوا کەسی بەرکەوتە لە ڕووی ئارامی و دەرونیەوە نەشڵەژێ. پاشان کەسەکە لەسەر کورسێک دانیشێنین بەم شێوازە و سەری کەسەکە دێنین بەرەو پێشەوە بە شێوەیەک بێت کەوا خوێنبەربوونەکە نەگەڕێتەوە ڕێڕەوی هەناسەی، سەری بۆ پێشەوە و بۆ سەرەوە بەم شێوازە و پاشان کەسەکە بەم دوو پەنجەی خۆی بەشی نەرمی لووتی دەگرێت وەکو ئەمەی کە ئێستا هەیە و دەتوانین کلێنسێک بەم شێوازە یاخود پارچەپەڕۆیەک لە ژێر لووتێوەدا بنین تاوەکو ئەو خوێنبەربوونی کە هەیە نەڕواتی جلەکانی و شوێنەکە پیس نەکات. ئەگەر هاتوو بە ماوەی 10 خولەک ئەم خوێنبەربوونە نەوەستایەوە، ئێمە ڕێگەی جیاواز دەگرینە بەر. پارچە سەهۆڵێک یاخود دەبەیەک ئاوی سارد لە نێو کلێنسێکدا بەم شێوازە دەیپێچین و لە ناوچەوانی کەسەکە دایدەنێن بۆ ماوەی 10 دقە بۆ چارەکێ. بەم شێوازە خوێنبەربوونەکە دەوەستێتەوە و دەبێ ئامۆژگاری ئەو کەسە بکەین کە لووتپژانەکە ڕوویاوە کە هەوڵ بات بەدەم هەناسە بدات، چونکە لەگەڵ هەڵمژینی هەناسە بەلووت ئەو خوێنەی کە دەرچوو پژاوە دەگەڕێتەوە ڕێڕەوی هەناسەی و دەڕواتە ڕێڕەوی هەناسەی و ئەگەری هەیە کەسەکە تووشی ئیلتیاباتی سنکار لە دوایە. کۆمەڵی هەڵەی باو هەیە لە لووتپژاندا کە بە هیچ شێوازێک نابێت بیکەین، چونکە کاریگەری خراپ لەسەر ئەو کەسە جێدەیەڵێ کە تووشی لووتپژانەکە بووە. خاڵی یەکەم بریتیە لە بەرزکردنەوەی سەرت و سەرخستنە پشتە کە ئەمە ڕاستەوخۆ خوێنەکە دەگەڕێتەوە نێو ڕێڕەوی هەناسە و دەڕواتە سیەکان یاخود گەدەوە کە ئەکرێت لە دواییدا بێتەوە هۆکاری هەوکردن لە سیەکان و لا گەدەدا. هەڵەی دووەم ئەوەیە کە کەسەکە واز لە خوێنبەربوونەکە بێنێت و خوێنەکەی لێ بڕوات بە گومانی ئەوەی کە ئەم خوێنە پیس بووە و پێویست ناکا ڕای بگرینەوە. یەکیکە لە هەڵەکان بریتیە لە شۆردنی لووت و دەموچاو و دەستی بەمەبەستی وەستانەوەی خوێنبەربوونەکە. یەکیکە لە هەڵەکان بریتیە لەوەی کە کەسێک کە لووتی پژاوە بە پشتا پاڵکەوێت کە ئەمەش ڕاستەوخۆ ئەو خوێنەی کە پژاوە دەگەڕێتەوە ڕێڕەوی هەناسە و دەڕواتە گەدە یاخود ڕێڕەوی هەناسەیەوە. ئەگەر هاتوو کەسەکە بەم کردەی فریاگوزاری سەرەتاییە خوێنەکەی نەوەستایەوە، بێگومان پێویستە کات سەردانی نەخۆشخانە بکات، چونکە هەندێک لە حاڵەتەکان هەیە کە کێشەی خوێنمەیینی هەیە کە بەمەش خوێنەکە ناگیرسێتەوە بەو کاتی کە دیاری کراوە بەهۆی خەلەل لە پەڕەکانی خوێندا کە بەرپرسن لە مەیاندنی خوێن. هەمیشە ساغ و تەندروست و لەش ساغ بن. سمارت وەرچەرخانە.